سڵاوتان لەبێت بینەر و بیسەری ڕوودا و ئەم کاتتان باش. من دکتۆر هونەر ڕێبوار پسپۆڕی پزیشکی فریاکەوتنم پۆدکاستی کلینیکاست پێشکەش دەکەم. لە پۆدکاستی ئەمجارە پرۆفیسۆر لاس حەوێزی کە ڕاوێژکاری یەکەمی نەشتەرگەریەکانی ئێسکوشکان و پسپۆڕی نەخۆشیە سکماکیەکانی ئێسکی منداڵانە لەگەڵم دەبێت. کاکتۆر بەخێربێ. زۆر سپاس. دکتۆر جیان باسی ئەوە دەکەم کە ئێمە بەرە و سەرمای زستان دەڕۆین بەرە و سەرماداهاتن دەڕۆین. دایک و باوکان کۆرپێکیان هەیە لە ماڵەوە زۆر زیاتر دەیانەوێت دای بپۆشن. ئێمە گرفتمان لە داپۆشینەکە نییە، بەڵام لەگەڵ داپۆشینەکە پێچانەوەیەکی تونند مەلۆتکەکردن لە ناو لانەکدانان و توندکردن دەبێت و ئەوە گرفتمان بۆ دروست دەکات و گرفتەکەش لە کوڕەکان و لە کچەکانیشە، بەڵام لە خانمان زۆرترە و کاریگەریە کۆمەڵایەتی و دەرونی و جەستە یەکانیشی زۆرترن و ڕەنگە ئەگەر ئەم گرفتەی کە باسی دەکەم چارەسەر نەکرا شەلبوون یان شەلینی بەدوادابێت و ئەو خانمەیان ئەو کوڕە هەتایی جگە لە کاریگەریە جەستەیەکانی بەدەست کاریگەریە دەرونیەکانی شۆ بناڵێنێت. باسی پوکانەوەی ئێسکی حەوزیان دەرچوونی ئێسکی حەوزی منداڵ دەکەم. دەمێ بۆم باز بکەی کە ئەمە چۆن گرفت دروست دەکات لە کوردستان لە دنیا تا چەند گرفتێکی بەربڵاوە. ئەوە بەنسبەت خەلە یعنی برێن منداڵ کە منداڵ دەبی عادەتەن منداڵ تەواو نیە، یعنی گەشتبوونەکەی تەواو نییە. لۆیە لەبەرەوەی منداڵ بەنسبەت واسی جونکەکانی حەوز دەکەین. منداڵ چەند پێ بکرێت داک و باب ئەوەل سێ مانگ چەند پێ بکرێت نەکرێت لانچێ و مەلۆتکەش نەکرێت بێن کۆنداخ نەکرێت. لۆ ئەو دوو مەفسەڵەی حەوز ڕاست و چەپ چۆختە گەشەدەکە کە حرەکە بکە کە نەبەسترێ. یعنی ئێستا لە هەم حاسەکە لە هەموو زەیەک تەمەشاکە دیە ئەو ملەتانی کە لانێک بەکاردێنن ئەو وەچی لانێک لە تبت هەیە ناو هەنود لە حومڕ هەیە ناو کوردان هەیە نسبەی خەلع لەوانە زیاترە حتا مەلۆتکەش. ئێستا لە یابان ساری 66 پرۆفسۆر کلارک چۆ یابان تەمەشای کرد لەوێ مەلۆتکە دەکەن بە دوو پەت دێبەستەوە لە سنجی پەتێک لە پێیەکانیش پەتێک منداڵەکەی وا دەبەستنەوە وەچی لانچی بە وەکو لانچ خۆمانە ئیقناعی کردن کە پەتەکەی خواری دانەنێن، یعنی پێکە حرەکەت بکە. پاش 10 ساڵ گەڕانەوە دیتیان نسبەی خەلع لە یابان 150 کەمی کرد. لەلوێ ئێمە کە تەماشای شتان دەکەین زۆر گرنگە مندار بدات ساوەتە دەشتی هەولێرێ حتا چلەی ناکەنە لانچێ بێنوامەتە منطقەی زاخۆ و دۆچێ منداڵ یەکەم ڕۆژ دەکە لانچێ لێ نسبەی خەلع لەوێ زۆرترە لە هەولێرێ. ئەن ئەو شتە بەسیط بەستان ئەمە بە تەجروبە دیتمان ناو ملەتیمان. چەند پێیان بکرێ منداڵ ئەوەل دوو مانگ سێ مانگ نەکەنە لانچێ کۆنداغ نەکەن، پاشی فەحەز بکرێ ئەگەر نموەکەی تەواوە مەفسەڵەکە هیچ عیبی نییە، ئەگە پاشش بکرێتە لانچێ پاش مەفسەڵەکە گەشەی کرد تازە مشکلەمان نەما. بەس زۆربەی دکتۆرەکان کە لە نەم سای بووم پرۆسەگراف دەیگۆت لانک تەسیرێکی لە دەرونی نەخۆش دەکە. ئەو بەستنە بە سعات زۆر تەسیر لە دەرونی منداڵەکەی دەکە، دڵێن تۆڕێ دەکات و چونکە بەردەوام تونندکراوە ساعت و خۆ منداڵ یعنی وەچیمە ئەوە شعوری هەیە فکری هەیە، یعنی ساعت چێ لەمە ناولانچی دابنێن بیبەستن پێ 6 ساعت بتبەستنەوە ئەو جافخەوی زۆر شتەچی ئەوە. یعنی بەڕاستی لانێک ڕاستە جاران تاوان وەختی خۆی ناو کردواری شتێکی زۆر باش بوو لۆ پاچی منداڵ و لۆ حیمایەتی منداڵ شتێکی زۆر باش بوو، یعنی لانێک وەت خۆی. بەس ئێستا تەماشا دەکەین لەبەر چکە خەلع ئیولادی برێن دەرچوونی جونکەی حەوز لە ناو کوردستان هەیە، یعنی زیاترە مەثەرەن بە ئەحسا لە دەوڵەتەکانی دیکە. چەند پێمان خۆشە چەند دوور بکەونەوە لانک و کۆنداغ نەتیجەی باشتر لۆ منداڵەکان دەبێت. دکتۆر کەواتە منداڵ کاتێک کە لەدایک دەبێت کۆرپە ئێسکەکانی تەواو گەشەی نەکردووە، جونگەکانی تەواو بۆ منە ئێسکەکان نەچوونەتە ناو یەکتری، بۆیە لەو تەمەنەدا نامانەوێ منداڵ ببەسترێتەوە، چونکە ئەگەر ببەسترێتەوە گەشەکردنەکەی ڕادەگرێ زایف دەبی گەشەکردنەکەی ڕادەگرێ و زەعیف دەبێ و دواتر ڕەنگە ئەو منداڵە هەتایە ئەو ئێسکەی تەواو دروست نەبوو بێت و بشەلێت. ئەوەیە گرفتەکەمان. بەڵام ئەوەی کە تۆ باسی دەکەی من وا تێگەیشت بووم کە ئێمە نامانەوێت هەر لە لانکی دابنین، کەواتە کە لە 6 هەفتەی یەکەمیان لە 2 مانگی یەکەم لە ناو لانکماندانە نا گرفتەکە هەل دەبێت و دەتوانین دواتر دای بنین. دەبی فەحەز بکرێت پاشوی خاستەگە بە سۆنار فەحەز بکەیت دیتمان کە دەرەجەیە 4 دەرەجەیە خەلەیانی ئێستا کە بە سۆنار دەرهات فەحەزکەدا دەرەجەیەکە
يعني مفصلەکە بە تەواوی گەشەی کردە کە گەشەی کرد بە تەواوی تازە پشتا پشت ناگەڕێتەوە يعني گرفتەکە حەل بووە تێپەڕی ئەوەگە بکەینە لانچێش پاشیان کۆنداغش بکەین ئەوەندە تەسیر دێناکە بەسە من لانکەکەم دروست کرد لە دۆچی وەختی خۆی لانکەکە هەندێک پانترە لە بنەوەی یان لە لای سەری نالای پێەکانی پانترە ئەوە یەک پێەکانیش دوو داردانرایە پێەکان ئەهوا دادەندرێن نەکەوها ئەوها بەکراوەیی ئەو وەختی ئەوە تەسیر ناکە یعنی گرفتەکە چارەسەر دەبێت ئەوە لە دۆچێ دروستم کرد و عالەمی زۆر بەکاریان دێنە بە منت گوت جگە لەوەی لە چەند وڵاتێکی دیکە بەربڵاوە بەڵام لە دهۆک و لە زاخۆ دۆخەکە زۆر خراپترە منداڵانیان زۆرتر توش دەبن لە هەولێریش تا ڕادەیەک باشە چونکە لە تاوەکو لە نایبستین لە سلێمانی و لە ڕانیە و لە هەڵەبجە چۆنە ئەوەی کە ئاگاداربن ئەوانیش زۆر منداڵ زوو ناکەرە لانچێ بەس ئاتەنەوانی کە زوو منداڵ دەکەن لە لانچێ زوو کۆنداغ دەکەن مشکلەی خەلە زۆرتر داگەن دکتۆر من پاشای کوڕم بۆ خۆی زۆر حەزی لێبوو لە ناولانک و تا ئێستاش ینی ئێستا ماشەڵای لێبێ گەورەترە ینی کە هەر حەزی لێ هەر دەڵێ بمخەنە ناو بێدەکەی خۆمەوە بەڵام پێی دێتە خوارەوە بەڵام هەر لە سەرتاوە کە دەمان بەست خۆی بەس چەندیش داماندنە دەدەقەیەک تاوەکو خێو لێ دەکەوت دواتر دەرماندێنە وە کە دەمان بەس سەرسکی و ینی بەشی سەرۆیمان دەبەست ئەوە گرفتەکە حەل دەکا تاواگەت پێی نەبەستی پێمان نەدەبەست مشکلەوان نییە ینی ئێمە گرفتمان بەس لەگە پێیەکێتی نەک لەگە لانکەکە ئەگەرە تو پێی نەبەستی یا لانکەی کە دروستم کرد پێەکانی ئەوا دادەندرێت نەکڕاست ئەووا دەکرێتەوە دادەندرێ ئەوە مشکلەوان نییە بەس گرفتان لەگەڵ قیتکردن و ڕێکبەستنەکەیەتی یعنی پێەکە لە وەزعک دەوی مەفسەڵەکە بە جوانی تۆپەکە ناوجی خۆی نابێت تۆپەکە بەرەو دەرێ دەڕوا یەک هیچ حرەکەش تێدا نامینێ بەزامە دوشتمان دەوێت لۆ گەشەکردنی مەفسەڵی حەوز یەک تۆپەکە بە تەواوی ناو مەفسەڵەکە بیلو ئێستا گەمدارش بین عمری 2 ڕۆژ بی کە دای دەنێ دەبێن پێک هەوا دەنوی پێەکەی بزەوت ئەوە بەهرەکە ئینستینکتە برێن بەهرەیە بەهرەیە ڕەب العالەمین یان بەهرەیە لە طبیعەتی بەشەری کە تومدار پێەکەی دەکات حتا تۆپەکە بە تەواوی بستە ناو جووکەکەی ئێمە ئەو سروشتە تێک دەدەین بزەوت دوو کە مندار هەر حرەکە دەکاتستە ئێن دوشتی ڕئیسیوان هەیە تۆپەکە بە تەواوی بستە ناو جووکەکەی دووش حرەکەت بکە ئەو دووە زۆر گرنگە بۆ گەشەکردن لانک ئەوەی شێوازە کۆنەکە هەردووشی تێک دەدا لانک هەردووشتی ڕدەگرین مەلۆتکە یان قۆنداغیش کۆنداغ و مەلۆتکە نەفسیشتە هەمووی نەفسیشتە ئەتو نادەهێنی تۆپەکە بە جوانی لە جێ خۆی دابنیشی و ناهێنێ حرەکەت بکرێت کە ئەوە دوو فاکتەری گرنگی ئەسیانی برەی ڕئیسینە کە ئەو جووکەیە گەشە بکە ئەوەی فکرەکە دێرێ ئستامەتەن لە جێزکردن سانەوەچنیم دروست کردە نوێ دروستم کرد گێچەکەی ناکەوێت بن پێی دەکەوێت سەری پێی ئەو کوچارە سەرەکە خەلا لە جاتی جێسەکە حتا پێی خوارێ بڕوا سەری چۆچیتی ئەو وەختی دوشتی ڕئیسیمان هەیە لێرە یەک حرەکە زۆر دەکات کە حرەکەتی دەکەوتە ناوێ دووش کە پێەکەی دێتە خوارێت تۆپەکە دەبتەن تێنە ڕۆتێش لە وەزی داخلی تۆپەکە بە کاملی دەسەر ناو گەشتیان لە ناو جێکیشە حسابی ئەوەی دەکەن حرەکە بکە تۆپەکەش بە تەواوی بستە ناو جێ خۆی ئەوە مەبدا یان پرینسپل لۆ عیلاجی خەلە زۆر باشە جگە لە داتازان ستیا عالەمیەکان بە دڵنیایی ئێوەش گوتانکە کۆمەڵێک توێژینەوەتان کردو بە دوواداچوونتان کردەوە گرفتێکی تا چەند بەربڵاوە لە ناو خەڵکی خۆمان لە ناو منداڵانی خۆمان بەڵێ ئەو دەرچوونی حوزە لە منداڵان کە ئەوەندەی دەیبینن ئەمە طبعاً ئەگە برێن حساب کرد من ساڵی 95 کە چوومە دهۆچێ ئەمن لە بەغدایە بووم بەئاستەی شەڕی ناوخۆشتووە مەجبور بوو دەبا بچم چکە وەزەکە زۆرەوە بوو نالەبار بوو کە چوومەوێ مادەمە پێشمەرگە و شەڕ و ئەومان هەبوو بەس قۆب نەدەکرا ئەوەندە خەلە هەبی لەوێ بەڵێ لەوێ مناظەمە کە بوو پێیان دەگوت دیاکۆنیا لە دووم نانگوت کاکە مشکلێکی زۆر گەورەمان هەیە خەلا وەڵا قسان لە خوای برێ ڕئیسەکەیان کاکفەردە تۆران بوو ئەڵۆخۆی کوری تورکیا زۆر یارمەتیان داین بینایان لۆ کردین ئەنواعی بەدەرێن ئەو سپرینت و برێن قایش و تەرتیبات زۆر یارمەتیاندا حملەکە لەوێ دەست پێکرد لەوێەوە دەستمان پێکرد بۆ حملە هەم ڕۆژێت هەفتەی لە تەلەڤیزیۆن داهاتمە دەرێ قسەوان لۆ خەڵکی دەکرد کەسم نەهێشت بە مەکتەبەکان بە مەلایەکە هەموو کە ببتە حملە دەستبەکە زۆر بێتام بەڵێ بەرەبەرە ئەو خەڵکە
روشنبيري براكا أو نوع لانكا بكارج بينن انتظار كان حتى مثلا سلودور وشش حفتا مثلا برا يعني خلق براستي يعني كارساد ولا دوتشي بقوي لدهوج هو ندزور بو بس باش أستاذ جورا طبعا أو هم كتاب يعني التخرج يعني كده شو ما مستعمل لكل طب استعمل مثلا وظي خلق هەست پێ فرق دەکەن کەم بۆتەوە نكم بيتو استاخل كيكا زوتر من دارك كان دينا يعني لو عادة زارا كوب وقت خوي يقول لهم دارك ايش عيب نبو كده سبيكت بروا يتمان ده الشلي استا زور عالم دير اللي حتى لو قنديش دير ده دكتور هاتين لا تفحص كم دار هيتي يانيتي عمري ماجا عمري دو ماجا عمري دو حفتها اوش براستي زور كيف مبشتري براستي استي روشن بير نام اللي كمان الحمد لله زور فرق كده لو سي صالي اخيري زور يعني براستي دەستان خۆش یەکشتی دیکەش دەمەوێت ڕوون بێ خۆی ئێمە گوتمان ینی ئی هەموو منداڵێک سەرەتا دروست نەبووە ئەوە نییە بۆ منم بڵم هی ئەو منداڵە دروست بووە لە سەرتا بەڵام هی ئەویان دروست نەبووە بەڵام تۆ ڕێگە لە گەشەکە دەگری کە هاوکار نەبی ڕێگە لە جوڵەکە بگری و بیبەستی و ناهێڵی دروست بێ ینی پرۆسەکە پەرە پێدەی بۆی خراپتر بێ لە زیاتی ئەوەی وەکو خۆی بە نۆرمەلی دروست بێ ینی هەموو منداڵێک ڕەنگە سەرەتا پێویستی بە پشکنین بێ و بێ دڵنیا ببێتەوە بۆ منە لە 4 هەفتەی یەکەم یان لانی کەم لە 6 هەفتەی یەکەم جارێک دکتۆر بیبینێ دواتریش بەپێ ئەوەی کە دکتۆرەکە بۆی دادنێ چاودێری بکرێ ینی ئێوە دەتانێت هەموو منداڵێک ببیندرێ استعمال برنامجك دايت مع جنابي وزيري كدكتور سامان او ايش لسدك بدا يونيفرسال سكرينينج او استمتش عالميه دست بك لاوروبا لانه تكان همو من دالك تبي فحص بكري بسونار دبرت كسونار نتيجه سطع صددات او قصه هي ناوخل شي والله حتى سيما كان ديار نابي او قصه غلطه شتوانيا يعني كم رجوع دك ساعات كم ساعات من دار اللوبيني بسونار نتيجه كدداتي كوهيتي يعني تي اگر هشتي درجه كش دداتي لو او درجه بيدر نوع علاجك يكوا يعني ما حساب لك ان صار درجه رئيسي معناها جريد 1 2 3 4 جريد 2 سندا جريد 2 اي هي بي هي سي هي دي هي يعني جريد 2 صار نوعا او انا هديه كطريقه علاج جدا لو او سونارا فايده كتير نك بس بيدر هيتي درجه كش دداتي اساس درجه كي نوع علاج كش دداتي استعمل دار مثلا تو عمري الساحة فتاة طاني بقى شيء بسيط سابي من دار هي عمري دورجك فحص ذكي درجة سارة أو رأس الدبي بكرة الجيتشي حاصل بكرة الجيتشي لويا هبوت شيء جديدة يعني خلق أنواع زورة بله أو سونارة أو نعمتها أو النتيجة كمان ذاتها أول ساعات من دار لو بينا بيدرم هيتي يعني تي درجة دايكو باوكاكا لسرتانا هاتنا لايوا دمي بيوم بلاي گرفتەکە لەکوێیە دایک و باوکەکە نایانە لای ئێوە 3 مانجی بەسەرداچ و 4 مانجی بەسەرداچ و لە جیرانێکیان پرسیان لە هاوڕێژی پرسی لە منداڵێکی خوشکێکی خۆی بینی دەڵە خۆ گرفتی نەبوو کەس لە عایلەمان نیەتی منداڵەکە تەشخیص نەکرا و چارەسەری بۆ نەکرا و ڕێگە لە دۆخە خراپەکە نەگیرە دۆخە خراپەکە چی لێ دێوە منداڵە ئەگەر علاج نەکرێ گەورەبی ئەگەر لاکبی دەشەلی ئەگەر لاکبی هەردوو لای خەلا دەبی یعنی تو ئینسانێکی پەککەفتە دروست دەکەی بەلاش تا هەتایی دەبێتە خاوەن پێداویستی تایبەت دەبتە خاوەن ئەوە پێداویستی تایبەت ئەو ئیشی پێ ناکرێ خاصە مثلا لۆ ملەتێکمانێک حساسە لۆ کچەکان ئەو کچە مثلا خەڵەبی گوناحیان دەشێت ناتانی هاوسەرگیری بکە ناتانی حیاتی خۆی دروستکە گەنجەک ناتانی ئیش بکە بە جوانی سبێنێ دەبتە پەککەوتێ ئەو شتان دەبی جگە لە جەستەیەکە لایەنە دەرونیەکەی چەند ئالۆز دەکات و لایەنە کۆمەڵایەتیەکەی و ئەما کە لە نەم سای بوو وەخت خۆی لەگەی پرۆفسەر گرافی گوتە هەم مەسرەفە چێن بوو دەکەن یعنی بێت بێبانا بۆ هەم منداڵێک سۆنەری بۆ بکرێت گوتی بە ئەمە ئستا لێرە $500 سەر دەکەین تەکلیفمان دەکە هەمووی بە هەمووی ئەگەر ئەوە بتە پەککەوتە حتا ئەرمای حکومەت دەوی $100,000 لێسەر بکە لەجاتە ئینسانێکی تەواو ئیش بکە ئەو خزمەتی ملت بکە بتە ئینسانش پەککەوتە نەفایدەشی دەبی لۆ میلەتەکە حکومەتیش دەبێت هەر لێسەر بکە حتا گەورە دەبی یعنی مشتێکی زۆر گەورەیە لۆیە ئەمە بەرنامەی یونیڤەرسال سکرینینگ کە دەبی هەموو منداڵێک لە عمری 1 ڕۆژ با دەست پێ بکەی مشکلنی ئەوەل هەفتە گوتمان حەسەب قسەی پرۆفسۆر گرافی ئەوەل 6 هەفتە پێدەرێن فترەی زێڕینی لۆ عیلاج بەڵێ ئەوەل 6 هەفتە لۆی ئەگە منداڵ بین ئەوەل 2 هەفتە بێ
ئەوەل 3 هەفتە 2 هەفتە بێ زۆر گرنگە لۆ عیلاجکە زوو چادە بن مندەکەی کەمترە عیلاجەکەی ئاسانترە دەویش مندار زعاز نابی کەمدا شعوری نییە ئەو فترەیە بەس کەمداڵ بۆ ساڵێک و 3 مانگ ناو جێکی دانەی 3 مانگ نە منداڵەکە دەنووی نە ئایلەکە دەبی چونکە منداڵەکە جوڵەی دەستی پێکردووە زیاد منداڵەکە دەگرێ منداڵەکە ئەعسابە دائیمان تەماشا منداڵی دیکە دەکات دیێن دەچنەویش ناو جێچیانە ئەوە تێنگا عقوبەی دەدەن شعوری نییە لۆیە ئەوەل مانگ باشترین فترێ و عیلاجکردنی منداڵ چزر ناکەی وەرە یەک سۆنار پێ دەرە نەتیجەکەی چێ لەو سۆنارێ نەتیجەکە دەداتێ ئەگەر دەرەجەیەک بوو تەوا بڕۆ بەخێرچی خلاص بەسمەت ئەگەر دەرەجە دووە مراقبە دەکرێت چکە درێ حەسەب گرافی یعنی نەزەراتی گرافی ئێستا لە هەموو دنیا تەطبیق دەکرێت لە هەموو دەوڵەتەکان بوویتە شتێکی قانونێکی دەولی هەموو منداڵێک هەتا 6 مانگی دەبی 3 جار فەحز بکرێت هەتا 6 مانگ 3 جار هەدەفەکەت چیە حتا شتێک لە دەستت نەڕوە دکتۆرێک مەزبوط فەحسی نەکردیە نەتیجەکە لە لایەکی بە جوانی نەبووە کە 3 جار فەحسی 6 مانگی نالێ مندارەکە بە هیچ نەوەک هەتا 6 مانگی یەک منداری خەلع لە کوردستان نامینێ کە پێشتر هەموو عیلاج دەکرێت بەڵێ دەمەوێت یەکشتی دیکەش ڕوون بێ زۆر جار نەخۆشەکە یان دایک و باوکی منداڵەکە دەڵێت چوینێ لای چەند شوێنێک بۆ بەڕاستی زۆر جار هێلانەیە نەچوو بێتە لای دکتۆرێکی پسپۆری تایبەتمەند دەبێ بچێتە کوێ و دەبێت سەردانی چ سنتەرێک بکە لە هەولێر لە سلێمانی لە دهۆک تۆ هەمووکو مامۆستا لە کۆلێژی پزیشکی هەم لە قوتابیانی بورد هەم لەوانەی کە بینیوتن دەبێت سەردانی شوێ بکات دایک و باوک بچێتە کوێ ئێستا لە کوردستان ئەو پشکنینە کە پشکنینێکی ئاسانە و سۆنەرە هەیە بڵێ لە خۆی لە دۆچ سەتەر هینام کردەوە وەختی خۆی لەگەر دیاکۆنیای بەڵێ ئەو لەوێ هەیە لە هەولێرە لە سنتەری هێلینا بەڵێ سۆنەر دەکرێت دکتۆری لەیە دکتۆرەکان خبریان زۆرتر دکتۆرەکانی مرکزەکانی دیکات زۆر حکومیە و هەموو شتەشیش دەکرێت و خبریان پیاکردێ و زۆربەی دکتۆرەکان هەموو جەڕاحی کسوورن بەڵێ لێ زەحمەت هەمدار لەوێ غەڵەت بکرێ بەڵێ بەس مەتەرەن دکتۆری GP هەیە هەندێک نسبەتێک لە دکتۆری منداڵان ئەوانی مەتەن کە خبرەت تازە دێناوەی احتیمال لەسەر فاسی چ دەکەن فاسی ئۆرتۆلانی باڵۆ بەدەست فاسی دەکەن بەڵێ کە فاسی کرد دەرێت و منداڕێکی هیچنی بڕۆ بەخێت ئەمە ئەو قانونەی نوێ لە هەموو دنیا ئەگەر ئۆرتۆلانی باڵۆ فاسەکە دەرهات نێگەتیڤ معنانیە منداڕەکە خەلینی سەبەتەن گرێت تو بی گرێت تو سی ئەو دوو نەوعە ئەوە بە فەحز دیار نابی ئیلا بە سۆنەر دیار دەبی لۆیە على الأقل کە فحص کرد مەرێ بڕۆ مارێت و خوا حافیز مندارکیستنی عمری دەبتە ساڵێک دێت تۆ مندارەکە دەشێلی نا برێ مەثەلا مەکەنە لانچێ کۆنداغی مەکەنەوە فترەی و پاش دوومان چونە بینەوە دەبل حەفازە غەڵەتە ئەو وەکو ڕێگەیەک بۆ چارەسەر بەکاردێن بەکار غەڵەتە لۆچ کە دەبل حەفازەکە خەلعی هەبی فعلا بە دەبل حەفازە چا نابی ئەگە خەلعیشی نەبی دەبل حەفازە زۆری زعاجە لۆ منداڵ خاصن هاوینان گەرمە ئارەقەی دەکا زعاز دەبی لۆیە کلمەی دەبل حەفازە دەبی ئلغا بکرێ چکە لە هیچ کتابەکە 20 ساڵە نەمایە ئەو کلمە دوو حەفازە بۆ منداڵەکە دەبل نابکەس دوو حەفازە نەمایە لە دنیا خەلعی هەبی عیلاجیکە خەلعش دەبی با بستەوە ماڵێ لۆیە والله مثلا شتێکی دیشەیە مثلا گراف دایمن دەیگوت شتێکنی هەندێکت خەلع هەیە هەندێکنی هەندێک خەلع بەستان دکتۆر فحص دەکات دێ وەڵا لای هەندێک شلە هەندێکی هەیە شتێکنی ناوی هەندێکی هەیە دەبی فحص نییە هەیتی یعنی تی معقولە تو بەژنێکی بری هەندێک زگ هەیە هەیە لە دنیا ئەوەش دەچشتە یان هەیتی یانی تی ئەو قسانە ئایلەکەی فەکرانە زۆم شەوەش دەبن هەندێکی هەیە دەزانی زۆر جار هەیە لێرە ینی ئێمە پزیشکین بەڵام بۆ هاونیشتمانیانیش دەبێ هاونیشتمانەکەش هێندە هۆشیاری هەوێت لەمە دووە ئەوەی کە بەدەست پشکنینی بۆ دەکا بەدەست بڕیاری لێ نەدرێت کە بەدەست بڕیاری لێدا بچێتە پزیشکێکی دیکە و بچێتە سنتەرێکی دیکە بچێتە سنتەر لە ڕۆژێکی دیکە سۆنەری بۆ نەکرد کەواتە دڵنیانی زە دەداتێ ئەتو فاسی پشکین دەبی لۆ دەکەی نەما بزانین مەثەڵەن شردێت و ئەتو تەماشای دەی فاسی بکە احتمالە پێکە مشکلی دیکە شێبی هاکڵە فوتێبی احتمالە ئەوەکانی عەزەڵەکان زۆرەوە بن بەس ئەوە نەتیجەی 100% ناداتی ئەوی 100% نەتیجە دەداتێت چیە سۆنەرێک کەواتە دایک و باوکێک کە منداڵەکەیان سۆنەریان بۆ نەکرد بوو دڵنیا نەبن لە داهاتوودا ئەوە پێیەکانی تەواو دەبێت ئیلا بە سۆنەر ئەمن زۆر داوا دەکەم سەلە و تەلەڤیزیۆنی لە جەنابی وەزیری کە بەرنامەی یونیڤەرسەل سکرینینگ
دەست پێ بکرێ لە کوردستان هەموو منداڵێک لەدایک دەبێ پشکنینی بۆ هەموو منداڵێک چۆن کوتانی ساڵانە هەیە ئەوش دەبێ هەبێ يعني ڕاستی ئەو مشکلە شتێکی ئاسانی ئێستا مەثەن لە بەریتانیا کە دێم بەریتانیا ئینگلند یعنی حکوومەت لەوێ هێڵ سەرویس هەمووی حکومیە دەزانی حکوومەت ئیمکانێتی نییە سۆنەر دابیم بکە لۆ هەموو مستەشفیاکی لۆ هەمووەچ ئەو بەریتانیا بەڵێ ئەو ئیمکانەتیان نییە لێ هەندێک مارکەزانە هەندێک مارکەز دیانە یعنی بەڵام دەکرێت سنتەرش تایبەتمەند لێرەش دابین بکرێ چۆن هێلینا هەیە بە زیاد بکرێ بەستە الحەمدلە ئێستاما لە کوردستان نسبە دکتۆرمان زۆرە و دکتۆری اختصاصمان زۆر جا کسوربی ئەشعبی الحەمدلله زۆرن ئەوەش یعنی بەڕاستی جێگەی شەنازی ئێستا هەولێر لە خۆی سنتەرێکی کسوری زۆر گەورەیە لە عێراق بەڕاستی یعنی لە هەموو عێراق دێن لە هەولێر عملیات دەکەن سلێمانی شەروە دهۆکی شەروە یعنی ئەوەش بەڕاستی جێگەی شەنازی لە کوردستان بەس ئەوە دەی ببتە بەرنامەی وزارەتی تەندروستی کە دەست پێ بکەن بیکەنە بەرنامە بەو نوعی ئەمە ئەوەن ئەو خەڵکە لەو فەوزایی دێنە دەرێ ئەو دەرێ وڵا زۆر نەخۆش دێتە وڵا دکتۆر چونە سێ دکتۆرە هەرێکە قسەی پێگوتین ئێوە فەقری گوناحەوە نیە لێ دکتۆر نازانین چ ئەو دەرێ هەیتی ئەو دەرێ هەندێک چیە ئەو لە دڵ ڕاوکێکی زۆردا دەبێنێتەوە گوناحن زالوێ ئەمە دەبی حەلەکی دابێن دەبی نەتیجە بدرێتە ئەو نەخۆشی پێ بڵێ هەیتی نیتی هەیتی دەست بە علاج دەکەی نیتی بڕۆماڵ نەک وڵا هەندێک هەیە و هەندێک شلە و هەندێک ئەو قسانە دەبی نەمینێ لە پراکتس ئەویش ئەگە بمانەوێ فعلا کۆنتترۆلی بکەین یونیڤرسال سکرینینگ معنای چیە یعنی هەموو مندارێک دەبی پشکنین بکرێ لۆخەلە بە سۆنار وەچ ئێستا لە ئەوروپای بەکاردێ لە نەخاسان ئەڵمانیا نەمسا دانیمارک ئەوە 100% دەوڵەتەکان دیکەش ئەو بەرنامەجە هەیەە بەس دابینکردنی ئەو هەموو پێداستکردەوە مکلیفەوشدا یعنی سامەتەن لە هەولێر چەند مەرکەز سەحیمانەیە زۆرەوە نیە هەموو سۆنەری تدایە چەند دکتۆریش ئەمانەیە ماشەڵڵا گەنجێکی زۆرمان هەناوان تەخەڕوجیان کردی ئەوی تایبەتمەند ئەوی مار زۆرن ماشەڵڵا ڕاستە ئەوە هەر هەفتەی ڕۆژێک هەر دکتۆرێک هەفتەی ڕۆژێک چێبی ئەمنیش حازرم ئەگە چ کۆرسەچیان لۆ بکەین چکە من فێری ئەلتراساوند و کردیە لەسەر دەستی گرافی شخصی لە خۆی لە نەمسەیان کۆرسیان لۆ دەکەینەوە زۆر چی زەحمەت نییە بەس حەز دەکەم ئەو بەرنامەیە لە کوردستان ببتە بەرنامەک کە هەموو منداڵێک لەو کوردستانی حەقی خۆی هەیە هەمافی خۆیتی کە سۆنەر بکرێت لە یەکەمین مانگ ئەگەر خەڵعیشێ بیواز و چارەبی بێ مشکلە بێ پارە بێ مەسرەفەکی زۆر ناچی مندارەکە مرتاح داکبا مرتاح نسبەی چابوونەوەش ئەگەر ئەوەڵ مانگ دەست بە عیلاج بکەیت نسبەی چابوونەوە تقریبا 100% تقریبا نارە بەس ئەگەر زوو دەستنیشان ئەوە نقطەکە لێرێ دەستخۆش دکتۆر ئەگەر بە کورتی چەند نیشانەیەکم پێ بڵێ دەکرێت بۆ منە هەر چەند نیشانەیەک کە بەنیان نیشانەیەک هەبێ کە هەبوو دایک و باوکەکە زیاتر بترسێن ئەگەر تەنانەت لە سۆنەرەکەش تێپەڕی بوو بە سەریاندا بڵێ ئەو نیشانەی هەبوو دەبێ ئێستا کاتی ئەوە هێڵی سوورە و دەبێ پشکنینی بۆ بکرێ لە خۆی نیشانە حەسەب نەوە ئەگەر تۆپەکە دەرچووبی یعنی هاتویتە دەبێ یەکجاری کۆمپلیت دیسلۆکیشن بدەین ئەو وەختی پێیەکە کورتتر دەبێت لە پێیەکەی دی ئەو پێی کورتە تاوان گۆشتەکەشی کورد دەبی وەچی خەتێکی دروست دەبی لە لایەکی زیاترە بەس پێیەکە کورتتر دەبی ئەوەی ناوعەکەی ئەوی سەبلاکسیشنە کە دەمدارەکەی پاک دەکاتەوە تەقتەق لێت دکتۆرە من حرەکەت دەکەمدان دەنجی لێ جونگەکەی خزاوە یامەتەن 100% دەرچوە مەتەن پێی دەکاتەوە دێتەوە جێ خۆی مەجوومکەکە دەنج لێدێ پێیەکە ڕاست دەکات دێتەوە دەنجی لێدێ مەتەرەن ئەوە دوو بەس ئستاش ئەو شتانە دەلالەتە پێ کوردبی دەنجی لە مەوسڵکە جرەکە یان پێیەکەی زۆر ڕقبی زاوەدا بەسیتریش هەندێک ژن دێندەرێت کە دەکەی ناچێ مدا دەقیڕێنی زۆر دێشی لەو مەشاکلان هەیە کە پێیەکە واز زەخت لێ دەکرێت مەوسڵەکە حتى هەنجاخی قەتع دەبی لە سەری تۆپەکەی ئەگە زۆر ئەوە بەقیمری بەستن ئەوەش مشکلشی کە دیسان بووکانەوەی بەدادێش جەلوێ ئەمە دیگەڕێنەوە دەبی برێن قەرا بەدەستی دکتۆری تایبەتمەندی 100% نەتیجە ئەشعە حتا سێ مانگ هیچ دیار نابی دەبی ئەوەی دروست نەبووە عادەتی ئەشعەی ئەوەل سێ مانگ نەئێسک دروست بۆ هەمووی قڕقراگەیە تۆپەکەش قڕقراگەیە ئەوە کەش لەگەنەکەش قڕقراگەیە هیچ نابینی هیچ زۆریش خراپە لەو عمری ئەبوو مندارە هەمە شای پێ بکەی زەدەوی ئیشاعە وەل سێ مانگ هیچ هەر بە هیچ نەوعەک نای بەکار بێ
سۆنەر شتێکی بەسیتە هیچ زیانیشی نییە دووبارەش هیچ بکرێتەوە. زیانی نییە دەتانی 100 سۆنەی لۆ بگە هیچ زیان نیە و نەتیجە 100 دەداتێ بە 2 دقەشتەوە دەبیانی شەکی زۆر بەسیتە ینی ئەو لۆ ئێستا بوویتە لۆ لە ئەڵمانیا لە ئەوروپای بوویتە قانون ینی دەستخۆش. دکتۆر شتێکی دیکە هەیە دەمێ باسی بکەم ئەویش بۆ دایک و باوکان زۆر جار هەیە گرفتمان لەوە هەیە بۆ نمونە منداڵەکەی لە ناکاو دێتەوە ماڵەوە دەڵێ هیچ گرفتی نەبوو لە پێکەوت لە قوتابخانە هاتۆتەوە منداڵەکەی پێش قوتابخانەیە لە پێ دەکەوێت پێشتر دەڵێ دەڕۆیشت بەڵام لە ناکاو لە پێ دەکەوێت. زۆر جار دایک و باوکەکە یان جیرانەکەیان یان هاوڕێکی یان خزمەتی دیکە خوشکی برای دەڵێن منداڵەکەمان هەندێک خەپەیە یان دەڵێ منداڵەکەمان هەندێک تەمبەڵە بۆیە لە پێکەوتووە. ئێمە پێیان دەڵێن وەکو پسپۆری خۆشم زۆر جار گرفتەکە لەوەیە منداڵ نابێت لە خۆیەوە لە پێ بکەوێت منداڵ نابێت نیشانەیەکی لە ناکاو دروست ببێ پشتگوێی بخەی بڵێ هیچ نییە. دەکرێت ئەو لە پێکەوتنە هۆکاری هەوکردنی جونگە بێ دەکرێت هۆکارەکەی زەبرێکی بەرکەوت بێ منداڵەکە لە دەرەوە بەر بۆ تۆ ڕەنگە تۆ ئاگەلێنەوە بێ گریانێکی کەمی کردووە ژانێکی کەمی هەبووە بەڵام زۆر نەبووە وا بکات تۆ گومان بکەیت کە منداڵەکە کەوتووە ڕەنگە تەنانەت نەخۆشی خوێن بێ ڕەنگە هەوکردنێکی بەکتریایی بێ کە دیسان لە دەزانی جونگەکەی بەدوادادێ و ڕەنگە هەر هەمان حاڵەت هۆکارەکەی شێرپەنجە بێ ئەوە تا چەند دەبینن پشتگوێ خستنیان دیسان بۆ نمونە هەوکردنی جونگەکە ئەبوت باسکتەوە خۆی بەنسبەت منداڵ مەشینێکی ئۆتۆماتیکە بڵێ ئۆتۆماتیک ئەگەر دیتر منداڵ پێی لە ئاردیدانەنا لە ترسێ پێدانێ یان وشکێکی لە پێی هەیە مەڵە تەمبەڵە نانا پێ دەبی دابنێ منداڵ حەز دەکا غاردا بڕوە ئەگەر پێدانێنێ تاوان دەست پێرێک لە سەی بەسیتە مەتەم دارێک پار پێنایە شقەچیان لێدا عەزیەتی بۆ ئێسکەکەی ئەوە دەبی هەنجا کەوتێ بەقوت دەرەزێکی بەسیت هەیە ئەوەش سەبەبەکە سێ بەتەم بیدایەتی التیهابی جومکیان ئێسک ئەوا دەست پێ دەکات ناڕوا دێشی حرەکەتی پێ ناکرێت مەتەرەن ئەوەش سەویسێ ئەوەی باسشت کرد ئەوانەی شێرپەنجە و شتی باش بەتەن هەموو یعنی منداڵ گوتم مەشینێکی ئۆتۆماتیکە دەی بڕوا دەبی غاردا ئەگەر پێی نەکرا دەبی پشکنیم بکرێ بزانین دەبی لواناکە کە منداڵ هارو هاز نەبوو ئەو جاتە بێ طبعا دەبی سەبەکەبی ئەمدار لەوای لاتێ التیابە نەخۆشیە شکانە دەرەزیە وەچی باسکەن زارەیە زۆر ینی شت هەیە حتا التیاب ناو مەفسەدی التیاب لێش چی شکان دەرەزی زۆر شت هەیە زەلوێ دەبی بشتان هەموو لێک بدەینەوە هەندێک زابەتەن دار دێوەڵا جومکەی دێشی چنی ئەوە درێژ دەبی ئەو قسە نییە نای وڵات جومکەی دێشی ئەوە دەبی پشکرین بکرێ نەتیجەکەشمان هەبی. دکتۆر ئەگەر بە کورتی چونکە کاتم نەماوە بەس لەسەر ئەوە پێم بڵێ زۆر جار بۆ نەقایش بۆی دادنێن یان هەر یەکێک لە چارەسەرەکانی دیکە دەچێتەوە ماڵەوە دایکەکە دەڵێ منداڵەکەم دەگیریە تۆ بەحسابی خۆت بۆ منە پێت گوتۆ مانگێک لە ناو قایش بێ بەڵام لە مانگەکە لەوانەیە 5 ڕۆژی باش لە ناو قایشەکە نەبوو بێ لی دەکەنەوە یان داینانێن منداڵەکە دەگریە لەسەر ئەوە چەند گرفت دروست دەکات و چەند گرفتتان هەیە لە خۆی پێش قایشدا بندرێ دەبیت تەئەکد کە 100% کە مەفسەڵەکە نەرمە بڵێ ئەگە مەفسەڵەکە ڕقبی پێ نەکرێتەوە قایشدانی ئەو دارە دەقیڕەوی طبعا لێ دائمە پێش قایشدانان لە هەموو جێەوە پرینسپڵە دەبی فەترێک ئەلاستەبی لۆ بکرێدا کووار لەمان حتا مەفسەڵەکە و عەزەڵەکانی هەموو نەرم بن ئەو زات و قاشەکە لۆدانێ ئەتو قاشیدانەی بە وەزای منداڵەکە تەحمل ناکە زۆر دێشی گوناحە ئەوەیە قایش دەبی بە مەزبوط دابندرێ نابی مەتەن زۆر شەو هەیە منداڵەکە دەگرێت داچی دەیکاتەوە دەرێ بابنووی ئەمی شەندێک بن بۆ خەویش دەبی پێوەی بێ لە خۆی بیدایەتەکەی بیدایەتی مەرحەلەی یەکەم دەمانێت تۆپەکە بە تەواوی ناو مەفسەڵ بی قایش ئەوەی فادی هەیە مەجای حرەکەش دەدا لۆگەشەکردنێ قایش دەبی داک باش فێر بکرێ کودابنێ باش فێر بکرێ ئەگەر ئەو قاشە شل بوو خراب و زوو بێتەوە حتا لێ بگۆڕن تاواناوی قایشش فەرق دەکا حەسەبی سێنتەر حەسەبی ئەو کەسی درستی دەکا قایش زۆر ناوحەنە حەسەبی عمرستا مندار عمری 2 هەفتەیە قایشەکەی فەرقە لەوە مندارێک عمری 6 مانگە 6 مانگ عەزەڵاتی بەقوتە دەبی قایشەکەش بەقوت بی یان دەی پارچە ئاستەنچ پێوە بی حتا پێکەی ئەوە نەکە ینی بیگری باش بەس منداڕەکە دەی باش حازر بکرێ پێشەوە قاشەکە لۆدابنێن دەستت خۆش بێ زۆر زۆر گرنگەوە سپاس دەکەم دکتۆر لاس حەوێزی پرۆفیسۆر و ڕایشکاری نەشتەرگەریەکانی ئێسکوشکان سپاس کە لەگەڵم بوویت دەست خۆش پۆدکاستی کلینیکاستم پێشکەشکردن هەمیشە تەندروست بن.